نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو ئامادەکاری. کاتێک هەلومەرجەکان داخوازی ئەوە بوون بچیتە مەیدان، ئەوسا دەبێت بە باشترین شێوە خۆت ئامادە بکەیت. بێگومان لە پێش هەموو شتێکیشەوە ئامادەکاری معنەوی دێت. شارەزایانی بواری سەربازی چاک دەزانن کە هێزی معنەوی چەندە ڕۆڵی گرنگ دەبینێت لە جەنگدا، بۆیە بایەخی تایبەتی پێدەدەن. بێگومان ئەو بزوێنەرەش کە دەبێتە سەرچاوە و قەڵای هێزی معنەوی باوەڕە. کەسێک خاوەن باوەڕ نەبێت چاوەڕی شتێکی وای لێ ناکرێت لە مەیدانی جەنگدا. ئەلف ورەبەرزی. فەرمون با بچینە خزمەتی چەپچێ لەو ئاەتانەی کە گیانی معنەوی باوەڕدار بەهێز دەکەن و سازی دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی دوژمن. فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما. دەبا بجەنگن لە پێناوی خوادا ئەوانەی ژیانی ئەم دنیا دەفرۆشن بە ژیانی ئەو دنیا، جا ئەوەی دەجەنگێت لە پێناوی خوادا ئەگەر بکوژرێت و شەهید ببێت یان سەرکەوتن بەدەست بهێنێت، ئەوە لە ئایندەدا پاداشتی مەزن و بێسنووری پێدەبەخشین. يا أيها النبي حرض المؤمنين على القتال إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200 وإن يكن منكم 100 يغلبوا 1000 من الذين كفروا بأنهم قوم لا يفقهون. أي پیغمبر هانی ئیمانداران بدە لەسەر جەنگ دژی ئەوانەی کە کۆس بن لە بەردەم گەیاندنی پەیامی خوا. ئەگەر 20 کەسی خۆڕاگر هەبێت لە ئێوە ئەوە زاڵ دەبن بەسەر 200 کەسدا، خۆ ئەگەر 100 کەس لە ئێوە هەبن ئەوە زاڵ دەبن بەسەر 1000 لەوانەی بێباوەڕن، چونکە بەڕاستی ئەوانە کەسانێکن تێناگەن کە چه هێزێک پشتیوانی لە ئێوە دەکات. كم من فئة قليلة غلبت فئة كثيرة. چەندین دەستە و گرۆی کەمی واهن کە بە ئیزنی خوا بەسەر دەستە و گرۆی زۆردا سەرکەوتون. ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. ئەی ئیمانداران کۆڵ مەدەن و سارد مەبنەوە و خەفەت مەخۆن، چونکە هەر ئێوە سەربەرز و سەرفراز و سەرکەوتوترن. بەو مەرجەی ئیمانداری چاک و ڕاست و دروست بن. والعاقبة للمتقين. سەرنجام و چارەنووس بۆ ئەوانەیە کە لە خوا دەترسن و پارێزکارن. ئەو بنەما و دەستورەی کە لەم ئاەتانەوە نمە دەکات بریتیە لە بڕگەی الحق يعلو ولا يعلى عليه. حەق هەمیشە بڵند و سەرکەوتووە و هیچ شتێک بەسەریدا سەر ناکەوێت. ئەمە ئەو هەستەیە کە دڵی باوەڕدار پڕ دەکات لە کاتێکدا کە ڕوو لە جەنگ دەکات، چونکە بەوە خۆی دەداتە پەنا قەڵای باوەڕ کە هەرگیز شوراکانی نابەزێنرێت. جا لەم ڕوانگەیەوە کاتێک پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم سەربازە نەبەردەکانی ڕەوانەی سەنگەر دەکرد، بەردەوام واتای ئەو جۆرە باوەڕ و متمانەیی دەخستە دڵیانەوە. ئەوانە ئەو قارەمانانە بوون کە بە ئەندازەی پەرۆشی دوژمنەکانیان بۆ ژیان ئەوان پەرۆشی مەرگ بوون و بەرەو پیری دەچوون، چونکە دەیانزانی ئەو کلی لە ئەفسوناویەیە کە دەرگاکانی بەهەشتیان بۆ دەکاتەوە، بۆیە بەردەوام دەیانوت دەبێت لەکوێ بە خوێنی شەهیدی دەستنوێژ بگرم و بگەمە حەزوری پەروەردگارم.
خولیایان ئەمە بوو لە بەرەی جەنگدا خەویان بە شەهید بوونەوە دەبینی. جا ئایا هیچ هێزێکەیە بتوانێت لە بەردەم ئەم جۆرە کەسانەدا خۆی ڕابگرێت کە گاڵتەیان بە مردن دەهات؟ دوژمنان ئەوەیان دەبینی، بۆیە هەر ئەوەندەیان پێدەکرا هەڵبێن. بە هێزی باڵادەست. لایەنی گرنگی دووەم بریتیە لە لێبڕانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی ئومەتەکەی بکات بە هێزێک کە لە نێو هاوسەنجی نێودەوڵەتیدا سەنجی هەبێت و جەمسەرێک بێت قسەی بڕوات. چونکە ئەگەر تۆ خۆت نەگەیەنیتە ئەو ئاستا ئەوە پەراوێز دەخرێیت. بگرە لەوانەیە چەندین بڕیار دەربکرێت کە لە دژی تۆ بن و ناچاریش بکرێت سەریان بۆ دابنەوێنیت. هۆکاری سەرەکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ هێز و قورسایی پێویستت نییە لە بەرامبەر زلهێزەکان و لە نێو هاوچێشە نێودەوڵەتیەکاندا لە کاتێکدا خوای باڵادەست دەفەرموێت ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا. دڵنیابن هەرگیز خوا ناهێڵێت بێ باوەڕان بەسەر ئیمانداراندا دەستڕۆیشتوو بن و ڕیشەکەنیان بکەن. واتە دەرچەیەک نییە بێ باوەڕ بتوانێت لێیەوە بەرزتر بێت لە باوەڕدار. واتە نابێت هیچ کۆمەڵگەیەکی گاور یان جوولەکە یان بتپەرست یان سەرمایەدار یان بێ باوەڕ یان شیوعی فەرمانڕەوایی کۆمەڵگەیەکی موسڵمان بکات. هەر لە ڕاستیشدا نەیانتوانیوە فەرمانڕەوایی موسڵمانە ڕاستەقینەکان بکەن، چونکە بە هیچ شێوەیەک خوا بەوە ڕازی نییە وەک ئەوەی بفەرمێت من خۆم ئەو دەرگایانم بەڕوویاندا داخستووە. لە باوەڕدار ناوەشێتەوە لە ژێر چەپۆک و زەبری کەسانی تردا ژیان بگوزەرێنێت و پشت بە غەیری خوا ببەستێت و وەک مشتی لێبێت بەدەست پشیلەوە. بەڵێ باوەڕداران چ لەسەر ئاستی تاک بێت یا خودگەل کۆمەڵانێکن خاوەنی ئاکاری بەرزن و پێویستە هەر لەو بەرزی و بڵندیەشدا بمێننەوە. بۆیە دەبێت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەخشەی ئەو ئامانجەی بۆ نەتەوەکەی کێشاوە، هەروەک پێیان بڵێت ئاسۆی بەرزبوونەوەی ئێوە هیچ سنوورێک ناناسێت. جا ئەگەر ئێوە لەسەر زەویدا خاوەنی هێزێکی لەو جۆرە نەبن ئەوە ژێر پێدەکەون. یان هەروەک لەو فەرمودە پیرۆزەدا هاتووە کە ئەبوو داود و ئەحمەد کوڕی حەنبەل ڕیوایەتی دەکەن، هاکا گەلان شاڵاو بدەن بەسەرتاندا، هەروەک کەسانێکی برسی و چڵێز بدەن بەسەر خوان و سفرەتاندا و خۆیان بکەن بە هاوبەشتان. واتە بەلاماری خۆتان و ئەو سەروەت و سامانەش دەدەن کە پەروەردگار پێی بەخشیون، وەک چۆن کەسانی چاوبرسی و تێر نەخۆر پەلاماری خوانێک بدەن. بە دەربڕینی ئەم ساتە وەختە بۆ بەتاڵان بردنی نەوت و سەروەت و سامانی وڵاتانی وەک داغستان و سووریا و لیبیا و میسر لە هەموو لایەکەوە دەدەن بەسەرتاندا. دەبا ئێستا لە خۆمان بپرسین باشە بۆچی هەموو ئەو کارە ساتانەمان بەسەر هات؟ ئاخر ئێمە نەمانتوانی وەک گەل و کۆمەڵگە ئەو وزەیە بەگەڕ بخەین کە دەیگەیاندینە ئەو ئامانجەی حەزرەت بۆی دیاری کردوین. ئەوە تا خوا لە شێوەی بە ئاگاهێنانەوەدا پێمان دەفەرموێت وأعدوا لهم ما استطعتم من قوة ومن رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم وآخرين من دونهم لا تعلمونهم الله يعلمهم وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم وأنتم لا تظلمون. هەرچی لە تواناتاندا هەیە بۆ بەهێزکردنی سوپای ئیسلام بیخەنەگەڕ و ئامادەی بکەن و لە ئامادەکردنی هەموو جۆرە ئەسپ و هۆکارەکانی تری گواستنەوەدا کەم تەرخەمی مەکەن تا دوژمنانی خوا و دوژمنانی خۆتانی پێ چاوترسێن بکەن. با کەسانی تریش جگە لەم دوژمنانەی ئێستا پێی چاوترسێن ببن کە ئێستا ئێوە نازانن چێن و نایان ناسن، بەڵکو هەرخوا خۆی دەیان ناسێت. هەر شتێکیش ببەخشن لە پێناوی خوادا ئەوە جێی خۆی دەگرێت و بە هەوەنتا ناڕوات و دەستان دەکەوێتەوە و ستەمتان لێ ناکرێت. موسڵمانانی پێشین زۆر چاک لەو فەرمانە خواییە تێگەیشتە بوون. مەولانای شبلی لە توێژینەوەی ژیاننامەی حەزرەتی عومەردا ڕەزای خوای لێبێت دەڵێت لەو کاتەدا کە لە هەموو لایەکەوە لەگەڵ نەیارەکانیدا دەستە و یەخە دەبوون
سەرباری بەکارهێنانی ئەو هەموو ئەسپ و وشترە لە بەرەکانی جەنگدا کەچی بڕێکی زۆر ئەسپی ئامادەکراوی هەبوو کە هێشتا بەشداری جەنگی پێ نەکردبوون. بۆ نمونە لە جێڵگەیەکی دەرەوەی مەدینەدا 4000 و لە دەوروبەری سنوورەکانی سووریاشدا بە هەمان شێوە 4000 ئەسپی تری ڕەسەنی عەرەبی بەخێو دەکرد. ئەمانە وەک یەدەکدانرابوون و بۆ کاتی ناچاری سوودیان لێوەردەگیرا. کەوا بوو ئەو کاتە بە گوێرەی ئەو دەسەڵات و توانایی خوا پێی بەخشی بوون خۆیان ساز و پڕچەک کردبوو. دەستەواژەی ئەلڕیبات تێگەیشتێکی لەو جۆرەش دەدات بەدەستەوە، چونکە بەواتایەکی تایبەتی تر ڕیبات بریتیە لە سازکردن و تەرخانکردنی ڕەگەزە سەرەکیەکانی ئاژەڵ یاخود مرۆڤ لە پێناو مەبەستێکدا. قورئانیش ئەو ئامانجەمان پیشان دەدات، هەروەک پێمان بڵێت ئاین و زمان و ئابڕوو و ناموس و کەرامەت و زێد و نیشتیمان و سەرجەم پیرۆزیەکانتان بپارێزن لەو دوژمنانەی کە بە چاوچنۆکی و ناپاشی و سوکایەتیەوە تەماشایان دەکەن. چەندێکیش هێستان پێویستە بۆ بەرگری ئامادەی بکەن و هەرگیز کەم تەرخەمی مەکەن لەو کارەدا. هیچ دەرفەتێک مەدەن بەدەست دوژمنەکانتانەوە بۆ ئەوەی نەبنەگەمە و داشی دەستیان.